دنباش تماشاوندین گلکی دیجا گلکی بخیر توره ایرو یه برنامه ما باندوریا چونا پیشمرگین کردستانی جبو کوبانیه بگمان او بریارا کو پارلمان کردستانی لسر پیشنیارا سروکی هرمی درکری جبو چونا پیشمرگی جبو کوبانه بریار هاتا پراکتیزه کرن سر انجام هیزا پیشمرگین کردستانی بدو آلیان به آله آسمانی و به آله پجایی و چون حال در دورین کوبانه نه هند مصادر دبیجن که هندگیش پیشمرگان دنهاده دنوا کوبانه دانه بگمان وکو دیتی دماغ پیشمرگی در باز بیچاره خلکی پیشازی لکره تایبتی لباکوری کردستان یعنی او خلک به 100,000 خلی پیشازی جهزا پیشمرگین کردستان کرد پیشازی که جبرکو یکم جاره دیروکا کردان دا هیزه که کردان یا خورد یا نتوی کو سر است هر چهار پارچین کردستان اراده و هستاوی یا پارسنا نتوی هبه یکم جاره کرد خودی هیزه که اردیا به هیزبن هیزک چکو تقمنی و تفاقین سربازین گلکی باش ببین هیزکن لپارچه که لبرچاوین رای گشتی به سلاح کی گران به اراده کی بهز دچن پارچه کدن د پارزن اویکش پیشهات و ورچرخانن گلک گرینگن میج دیروکا هفچرخا گلی کردن دنهادا بگمان چافدر و گاوه کی گلک ارینید زانن اگر فعلا اواد چارچوب استراتیجی که نتوی پاراستنا برجواندین گشتین نتوین خلکی کردستان دابه کو فعلا و کوادیتی لربیع او لشنگاو لمخمور چاو هزین پارچندنین کردستان هاتن لور مل بمل پیشمرگه شار کردن آنها پیشمرگه بوی ارکی خوی نتوی د چکوبانه برحال باندورین چونوان گلو چاد بینه و کو بارزانی سرو کریم کردستان دبیجه اگر پیوست کر اوین هزین پیتر بشینه کوبانه بله برزان کاریگری چونی هزی پیشمرگه بو کوبانه مسعود بارزانی سروکاری میکردستان آله لسر دوای پیاده بوه که هزی پیشمرگه روانه کوبانه کراوه دوای حوله کی زور للان امریکا و ترکیه راضی با که هز روانه کوبانه بکره بگمان هز روانه کراوه اشله اگر پیوز بکا اوان آمادن هزی زیاتری پیشمرگه روانه کوبانه بکره لبر اواله که اما ارکی کی نتوی هریمی کردستانه که کرد لوی امکانیاتی به کرد بپارزه ده بپارزه بگمان کوبانه شکوی وزنن زیاتر لچر روجه لهرشی روبروی هرشی که تندی هملانی داعش چکدارانی داعش بوتوا بگمان هزا و پیمانیکانیش بردام چکدارانی داعش لدوروبری کوبانه طباران اکن ام تحولی ل استای کردستان دا چونه بتایبتی هزی پیشمرگی و کوی بینی که لباکوری کردستان لناو باکوری کردستان شارکانی باکوری کردستان در بازی پرسیس و سرسنوری کوبانه بو بدیان هزار کس پیشوازیان لکره پیشوازیان لکره لبروا یکم جاره گلی کرد لسر عرض ابینه که هیز خوان هیزی کی تکمی به هیزه هیزی خوان بگمان جبخانه کی سربازی تکنولوژی کی سربازی اتفاقی کی سربازی زور فراوان لم پارچه با پارچه لبرچاوی دنیا به اتفاقی کی بگمان حکومت کان اچه پارچه کی تری کردستان نپارزه که چون لربیع او مخمور و لشنگال یپگو او هپگه شان بشانی پیشمرگه لی شرکر لیستی لسر اردی واقع کاریگری اما ایوی خلکی کردستان چوله کدن آباله محمد لکرکو که کم پیوندی یواره باش یواره باش چوری براکم باشی بجی سپاس فرمو براستی اما میجو که دو گلی کرد پیشمرگه کردستان بچه با قوانی دفاع بکالا شافی خوشکو براکامل اما یکم جربو کرد اما میجو کی سرتوتو با کرد براستی لخانقینو با قوانی اما جبهی 3 کیلومتر هموی پیشمرگه کردستان ام خاطر پاراسته بو همون پاس کردستان براستی لكثير شر دوت هموي يما بيشمغي كردستان آمادين لبدو خوشكو براغم على كوباني براسي اما بو قلي كرد اما بيجوه خلطة كوتيني بو قلي كرد بيشمغي دشي بو كوباني براسي يما عبيد الخوش بين اما بيجوه براسي اما زوزو قلي كي خوشها يما خلقي توصل حكومتي عراقي حكومة غاية يزي أنا ودي يعني كردستان ده تخاوني برلمان وحكومة وسريكي هريم قواتني ربو كوباني براسي أما والله چی معنی گله ابراهیم لقلات زه اونی برایزم باشی بخوزن سر چاهم فرمو برایزی دست خوش با تورکتان براسی اما وکو کرد چندین سالا انی میجو بخوینه و همو ولاتان بکاریان هناوین بەڕاستی من بەدەستی تورکیای دەزانم لەگەڵ ئەمریکا و وڵاتەکانی دراوسێشمان کە کوردی پێوەگلان بەڕاستی نازانم سیاست وای کردووە کە کورد لە هەموو شەڕێکدا بەشدار بێت ئەو سیاسەتەی کە وڵاتان هەیەە هەموو لە دژی کوردە
ڕاستە وڵاتان ئەمریکا ئێستا ئێمە دەستخۆشی لێ دەکەین کە چەکمان بۆ دەنێرێ بەڵام ئێمە لە هەمان کاتدا خوێن دەڕێزین ئایا چەک چیە لە بەرامبەر خوێندا بەڕاستی نازانم بڵێم چی هیوادارم کورد عنی ئەو خاڵە بە هەند وەربگرێ چەک هیچ نییە بەڕاستی خوێن باشترە بەرایەوە نازانم کورد وای لە خۆی کردووە دەستخۆشی لە وڵاتان دەکات لەبارەی ئەنی چەک چییە نازانم وان لە خۆیان کردووە کە چەک بۆتەوە ئەنی کێما لەگەلە سعد لە سلێمانی من خەڵکی شنگال کاک سعد تو خەڵکی شنگالێ بەڵێ وتر سلێمانی دەرونی نەوسا من لە سلێمانیا بەڵێ بەلێ کەرمکە وەڵی وا بزانم شنگال بیریان چوویە بەلێ یان وا بزانم شنگال بیریان چوویە شنگال بیریان چوویە ینی چاوە طبعا شنگال بیریان چووە بۆچی ناڕۆن ئەو ژنانە و ئەو مناڵانە بەدەست باش دەرناگەن یعنی بەڕاستی شنگال بیریان چوویە دیت ناتە بوو ناچن ئایا شان نینە ئانژێک ئیرادایەک نینە کۆ بچن ڕزگارکەن وەڵێن هەر ڕزگار ناکەن یعنی هەتا بە قسەی من ناگەن ئێستا قسەکەم بە قسەی ناگەن طبعا سعد بەڵێ تمام ئیتر سەرنجات تەژیوی دارم گەیت بەڵێ عزیز دۆکێت گەلمێ عزیز لە باژارێ دۆکێ کەرم کە بەڵێ وەڵێ بەڕێزان چون هێزا پێشمەرگێژ بوو کۆبانێ باندۆریە نوێ گەلو دنهادا چاوا هون دنەرخینن دنهادا کورد خودی هێزێکل سەر ئەردەیە هێزاوان هێزێکی خورتە هێزاوان مل بملێ ڕێکخراوە داعشە و سەرۆکی هەرێمێ دەبێژە لە جیاتی هەموو مرۆڤات کە شەڕێ ڕێکخراوەکە دڕندەیە تۆنتراو دکە گواف ڕێکخراوە نەدینە نە ئیمان دهێ وڵات دسۆژە وڵات وێران دکە تاڵان دکە هەر تشتێکل سەر ئەردێ ناهێلە کورد نها دبەرێ هەفپەیمانیە نێودەوڵەتی بە بەشداریە پێتری پێنجی وڵاتان هێزا پەژاییە زەمینەیە هەری خورتە کو شەڕێ داعشێکە بەردام سەر دکەبە لێ سەرڤەیەکیدا یا گرنگترەوە نها کوردان خودی هێزێکە چەکدارە یەکگرتی و هەف ئاهەنگ و هەفبەندی هەیە بەڵێ کاک کۆمەر فەرموو بەڕێز سەر چاوم کاکە دەستخۆشی لەو ئیشەی هەرێمەکەم بەڵێ زۆر سپاسی سەرۆکی من هەرێمی دەکەم بەڵام ئەویا سەرۆکی هەرێم پێشتر ئەوەی بکردایە خەندەشی هەڵ نەکەندا بەرامبەر بە سووریا و ڕێگای ساڵە مسلمیشی نەگرتایە وەکە لە پەرلەمانی بڕیاریاندا کۆبوونەوە بێتێ و زووتر ئەوە بکرایە مانجێک دوایان لەخستایە ئیتر زۆر زۆر سپاسان دەکەم دەستخۆشی لە حکومەتی هەرێمەکەم بۆ هەنگاوی کە ناوێت بەڵێ تا حالێکی لارەوە ئەلۆم کاتە باش کاکە گیان سەر چاوم چاومانچەکە من پێشمەرگەیەک لە فەوجی دوو لیوای پێنج شارە زۆر تەلەفۆنەکەم باڵێ فەرموو دەستخۆشی لە هێزی پێشمەرگەکەم بەرەو کوبانی بەڕێکەوتن و دەستخۆشی لە هێزی پێشمەرگەکەم کام شەو هێرشێکی ئەو دڵڕەشانە و ئەو چارە ڕەشانە ئەو ڕۆژانەی داعشیان تێشکان لە سنووری جەرەولا دەستخۆشییان لێ یەکەم بۆ هیوان حکومەتی هەرێمی کوردستان ئاورێک لە پێشمەرگە و لە بوجە و لە ماڵ مناڵی پێشمەرگە بداتەوە و دەستخۆشی لێوەی شەکەم و زۆر سپاسانەکەم بەڵێ تا حالا دارەتەوە بەڵێ فەرمووکایتەوە پێشەکی دەستخۆشی لە پەرلەمانێکم کە ئەو بڕیارەیدا بەڵام بەڕای منە بڕیارە هەون لەگرین نیە ئەوای هەڵی دەستێن بۆ شێوەیە چونکە پێشتر گەریلا هاتن لە مەخوو شەڕیان کرد چوونە دەستوڵمات و شەڕیان کرد قەراری پەرلەمانی شالا نەبوو هەتاکو تووشیا ڕێگەی نەدا ئەمان ئەو بڕیارە نەدا ئەمان بە بڕیاری تورکیا هەستانەوەی شیان کرد تورکیا ڕێگەیدا چەند پێشمەرگە بۆیان دابین چەند پێشمەرگیانە دەبوو پێشمەرگە لە مەخوو بچیان لە قامیشلۆ بچیان لە پشتەوە پێشمەرگە بچایە لەگە داعش شەڕی بکردایە ئەو کارە باشتر بوو نەک بە قسەی تورکیا بووایە ئێدرستا بەڵێ بەرخودان لە دینارتەوە بەرخودان دینار تێ
هەر بژیت هیویدارم دەمێ من زیاد بکەی بەڵێ با بەرخۆدان زیاتر قسە بکە بزانین چیە لە ئەمرە بۆمان فەرموو هیویدارم گەلێ کوردستان و باشوور من بەملێ کوردستان و بچیک شەر بکات هەتا کۆبانێ ڕزگار بکات ئێکبوون و گەلێ کورد ji her çar parçet Kurdistanê pîrûz bikim daxwaz û serkeftin û êkbûn û gelê Kurd bikim hêvîdarim nakûpiyê nav xwe zûrtirîn dem çareser biket we bila Kurdistan ji her çar parçet Kurdistanê bizanin dijminê gelê Kurd zûrê mezin e hing jî mezin beramber vê dijminê rawestin êkbûna gelê Kurd ji Kurdistaniyan pîrûz dikim hêvîdarim serokatiya Herêma Kurdistanê digel Berlemanê Kurdistanê bang ji gelê Kurd bikin بەڵێ بەرخۆدان ژیێتە چاندە گەل و نەهاری gelê xwe بەرخۆدان ژیێتە چاندە منê xwe بەڵێ ژیێتە چاندە تەمەنێتە چاندە 13 sal 13 ساڵ بەڵێ هاشە بەرخۆدان سوپا بسەرنجێتە بەرخۆدانێ 13 ساڵیە بە چەند جاران پەیوەندی بمەڤە دکە داخوازە ئێکبوونا کوردان دکێ 13 ساڵ بێژگە حەزرەتە کاڵێن مەبوونە با و با پیرێن مەژی بوونە و کورتێک بن هێویدارم حەزرەتە بەرخۆدان لەسەر ئەردێ بێتە دی ئەف جیرێنها یەکبوونا کوردان ببینە ji ber ku حەزرەتە باب و با پیرێن مە و با پیرێن وانژی بوویە ئەنکو با پیرێن مە ku قەت نەهاتە دی دنهادا حەزرەتە زاروکێن نها ku هەوار dikin ئیتر سەرکردن کوردان هێویدارم گۆهداری بکەن بەڵێ گۆران لە سلێمانی فەرموو کای گۆران فەرموو کای گۆرانەکە تەلەڤیزیۆنەکەت کەسکەی بەڵێ بەڵێ فەرموو بابە پێشمەرگەی چی پێشمەرگە نانیە بیخۆ ئەمان دەلەی نێریم بۆ کۆبانە پێشمەرگەی چی چەند برادێک مای پێشمەرگەی بە قورا شەو ڕۆژان دەستکات دەگیرێ ماڵ ناڵەکەم نەخۆش ناتۆنەوە قەسخات پێشمەرگەی چی تو مەسعود بەرزانی خۆت پێشمەرگا بێت و خۆت دانشی پۆست دێدە یان جەباریەوە کەلی سەر دەڵی تۆپە درۆکەیت بۆ ببۆرە ئەکرێ قسە بکە بەڵام کۆمان لە مستەلحەیە لێرە بەکار نانرێ ئەگەر تو پێشتە سەیری تەلەڤیزیۆنەکەی ئێمەت کرد بێ سوهام گەلمێ سەر چاوم دەکەورەکەتان بێتمان سونی پێشمەرگە بۆ کۆبانێ کارێکی گرنگ بوو چونکە ڕزگارکردنی هەر کەسێکی کوردستان هەرکی سەرشانی هەمومانە با کوردی باشە ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاواز بێتمان من بە کەسێکی زۆر باشزانم ڕاستە ئێمە لێرە پێویستمان بۆ زیاتر کە پێشمەرگە بەرگری بکاتن لە خاکەکەمان بەڵام کۆبانەی سارێکی کوردێک کە ئەبێ بەرگری لێ بکرێتن و دونی ئەوان زۆر بەرگرنگە هیوادانم سەرکەوتوبن و بە سەرکەوتنیکی گەورە بگەڕێنەوە بۆ کوردستان بەڵێ مەلێکیمان لەگەرە سامان لاو لێرەوە دەستخۆشی بە نامەکەتان دەکەم بەڕاستی یەکی پێشمەرگەی کوردستان کە ڕۆشتووە پێ گرنگی خۆی یەکەم گرنگی ئەوەیە کە چەک و تەقەمەنێکی باشیان لەگەڵ خۆیانە بردووە و ورەی ئەو گەلگانە لێ بەرزەبێتەوە دووەم ئەبێ بە پشتگیریە بۆ گەلی کوردوریان بەرزەبێتەوە لەلایەتی شەوە لە داعش هورەی دابەزێنەوە چەک کوردستانەمە لە دووداوە لە لای سێمەوە هەتا ئیکە لە ماوەی ئەم پرۆژەیە کە شەڕ بووە تورکیا ڕێگای بە پێشمەرگەدا بە یەک وەکات ڕێگای بە پێشمەرگەدا لەگەڵ داعش عەقدی هەبوو هەتا 22 مانگی ڕابردوو دەبایە کۆبانیا بژیرایە بیدایەتە دەستەکە بەڵام نەیتوانیدەوە بژیرێت توگوێ لەگەڵ پەکەکەشا کردو تورکیاوتێتی تێوە بۆیە پێشمەرگەم نادووی هەتا 22 مانگ ئیدمان بۆ بیگرن لەبەرەوەی لە فەر مەکرێ من ڕێگا چۆڵ نەکەم و ڕێگانە دەمبووان لە فەر مەکرێ ئەمە دووەم شتێژێزی پێشمەرگە بەڕاستی هێزێک بێ دەبێت هێزێکی پشتیمانی بێ هێزێ بێ دوور بێ لە دەستێوەردانی هێزێکی پێشمەرگە هەمووی ئیمڕۆ خۆی بە کوشتەدا خۆی بە شەهیدبوونەدا لە پێناوی خاکی کوردستان نەک لە پێناوی فەلسەفەی حیزبی و شتاینجا هیوادارم هەموو گەلی کورد یەکدەنگ و یەکدەست ئەم بەرژەوەندی خۆیان بەڵێ شاخەوان لە سلێمانیەوە قوربانجان باشیش کورد سەرچام کای شاخەوان فەرموو یخوا بێبی وڵایم دەستخۆشی ئەەکەم بۆ هێزی پێشمەرگەکە ڕۆشتەوە بۆ کوبانی ڕێکوپێکە بەڵام هیوادارم سەرکردە کوردەکانی ئێمە لەسەر مێز
بەڕێکەوتنیەک لەسەر مێز هەموو خوێنی شەهیدان هەموو ئەو هیلاکیانە هەموو ئەو فرمێسکی دایکانە لەبیر نەکەن جا ناشکرێ بۆ تورکیا کە هەر تورکیا بڵێ بەیانی جەژنە سەرکردەکانی کورد برنجخەنە ئاوە پێگەی ئەبێ ئێمە سیاسەتێکمانە بێ ئەوەتانە هەر مانگەوە نزیکی ساڵێکە ئەم میلەتە قبوڵی ئەم هەموو نامەتی کردووە پێشمەرگە پارەی پێ نییە پارەی پێ نییە هەوڵ با بۆ ماڵ و مناڵەکەی بەڵام ئەوەتانە لە بەری جەنگای و شەهید دەبێت و ئەوە تا دایکەکەمان بینی لەو مدەی پێشفراسیانی بۆ هاتووە جاکوونە ناکرێ ئەمە لەسەر مێزێک دانیشن داوتێکەن و خوێنەکان هەمووی بەفی ڕۆبڕە هیوادارم لێم قبول بەڵێ سپاس کاک شەخان دڵخواست دۆکێت گرمەیە کەرمکە دەم باش خاڵ عزیز کاک دڵخواستە سەکارم کەرمکە دەم باش دەم باش دەستخۆشیل دەکەم بۆ بێتەوەری گەلەکە گرنگ ڕاستی چۆنە هێزا پێشمەرگەی بۆ کۆبانێن ماسترین دلبەکی هەرە مازن بهەکە باش خواندنەکە و خواندن بکەن ئەبروکەم چاڵێکی مازن سەحتیانی یانیان بینین تورکیا وڵاتێکی وەکی تورکیا ڕاستە ناخەخوادا یعنی تاقینەکە مازن ناودارونەوێدا چی بیلێ چیش دەستینە تایبەتی وێ پێشوازیە گەرمە حەماسەت ئەوە ئەبروکە خەلکی کوردستانی ئەو پێشوازی وی پێشمەرگەی کردی دیسان هاتنا خەلکی باکوورێ کوردستانی سەر جادێ کوشیان وان تڕۆمبیل پێشمەرگەی دانە سەر دەستت خۆ یعنی ئەوێ مازنەیەکە گەلەکە مازن بپڕاستی ئەبروکەژیک ئەو پیتەدانە ڕاگەهاندنێژی بۆیە ئیکی ئەڤەژی سەرکەفتن و دەستکەفتێکی گەلەکەی مازن بێت يعني مهمية دي تراجع هذا كنت دستخوشي الوقت كم هرچند که بیشتر تا ناتیجی چند دقیق جیکو که بردام نشادت دستکفته که جل که مثلا ان شاء الله افسر کپنا بردام بیت و دستکفگر بردام بنو اگرتنا ملتی کرد بردام بیت بجید کردستان بجید پیشمرگی بجید بر خدا نرشاوا. بله. فریدون لهولی روا. الو کاتب باش برات. بله کای فریدون هم کاتک. سپاس بجیک هاک لسروشی کوبانه براستی من پێم وایە کە ئەو پێشمەرگانەی لە بۆ بەرگری چوونە بۆ کۆبانێ باوەڕ ناکەم شتێکی وای لە دەستێ لەبەرەوەی 48 ڕۆژە لەزەکانی یەپەژە بەرگری دەکەن لەوێن دەرەی ئەوانە ناتوانن پێشمەرگەی خۆمان لەگە ڕێزمیان ناتوانن نزیکی 5 سەعاتیش بەرگری بکەن لێ مونە لە شنگار و لە مەخمور و لە دەرەوە مەلەلەی کاکە ئەنێ بەهێزەکی کەم تواندرا شنگار کنترل بکرێت تواندرا مەخمور کنترل بکرێت تواندرا دەرەوە کۆنترۆل بکرێت بەراورد هێزەکانی یەپەگا لێن دەرێت 48 ڕۆژە بەرگری دەکەن بەگەشت سەخت بەهێزەکی کەم بەرامبەر ئەو هێزە زۆری داعش ڕاوەستاینەوە بەڕاستی من پێم وانە کە ئەو هێزەی چوە بۆ یارمەتیدانی یەپەگە چوە ئەم پێم وایە سەرکردەکانی کوردی خۆ بوهاری خۆیان فشکردەوە لە کۆبانێ هەر ئەوەندەی تر سوال ڕێوەسڵام بتەنێت زانا لە سلێمانیەوە ئێوارە باربەڕێت بەڵێ باشتر سەبارەت بە چوونی پێشمەرگە بۆ قۆبانی بەڕاستیمە شتێکی باشە بەڕاست بەس ئێستا ئێمە خۆمان پێویستمان بە هێزی پێشمەرگێ بەڕاست زۆربەی ناومان لایەندا عەشەوەدا هیچ کراوە ئەبێن ڕۆژانەکە لە مووسڵە لە شنگارە چێخەونە چێکرێت دوکانمان چێن بەسەر هاتووە دەوێت پێشمەرگە پێویستێکی زۆر پێمان ئێمە ئەبێ شوێنەکانمان بەڕاستی لەدا عەشفاکرایەتەوە بێ باش من لە باتی هێزی پێشمەرگە بە چەک هاوکاری کۆبانیکەیە ئێمە خۆمان پێویستی زۆرمان پێشمەرگەیەکی پێەیە تەنها شوێنمان لایەن لە عەشەوەدا هیچ کراوە تا نازەمان چۆن چی بچیان بەسەری ئەو کوشت و بەیانەوان لە چ وەڵعێکان چۆنەژین باشتر بوو بە چەک هاوکاری بکانایە ئێستا خۆمان ئەو شوێنەکەمان گەرزانە باشتر بەڕاستی ئێمە نازانم چۆن والله تماشاوان نیجا بگمان چون هێزا پێشمەرگین کوردستانی بۆ کۆبانێ دەمەکە دایەکل باشووری کوردستانیجی بە درێژەیە بە دەهان کیلومتران ئام بە سەدان کیلومتران ئەمشین بێژین هێزا پێشمەرگین کوردستانی دەڕوپڕبوونا چەکدارên داعشدانە gelek devaran hêriştê nekirin hêriştê neşkandin gelek devaran jî daş karîne dest bi serdabigirin lê berdam hêriş hene bêguman ew zerarên berxelkê sivîl yê başûrê Kurdistanê jariye Daeş ketî taybetî li Şingalê
و gelê deverindin taybetî hêza pêşmergên Kurdistanê ku gelekî şan şehîd ketine li nihada li Rojavayê Kurdistanê jî heman siyaseta Daeş bi dijwarî berdam dike. Daeş bû hemû terkîza wê li ser Kurda ye. Daeş diroz bûye endeka digotê dijî şîaya û meselekê mezhebiya nizam çi ye û çi ye keçî weku serokê herêmê dibêjî ji bilî ev rêkxeraweke tundrawa ûlîne rêkxeraweke ragesperist û netewperist jî ke dijî Kurdan hatîne bikaranîn. Hemî hêzan li ser Kurdana qurkirina Kurdan qetloamkirina Kurdan. Di nihada wekî caranîne caran Kurd hatin enfal kirine xird kirine zîlada û kirine bin axêve. Geliyê Zîlan qameşilokê Bakurê Kurdistanê bêguman salê nûtan li Bakur heta li Rojhilat û li gelê deverinde lê niha eger Kurdan hêzek xwe ya şervan û pêşmerge neba dîtnawe li destê Daeş da qedera Kurdan enfala xirabtir bît yan ne taybetî ku rîbarekê xwînêretî heta ev dest kefte bi dezvênay ta çend giring e منظومه دفاعي هێزا پێشمەرگە و çekdariyên Kurdistanê pêtir bihêne pêşxistin balê. Hawkar li nav pirdanەوە. کاتۆ باش بەڕێز سەرچاو دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم ناوگردانە ناوپردان نییە بەڵێ هاوکار لە ناوگردانەوە ناوگردان کەوێتە کام شوێن کاکێ هاوکار قەزای سێ سادق ها بەڵێ خۆشحاڵی فەرموو خۆشحاڵترین دەستخۆشی تەوەرەکەت لێ یەکەم ناردنی هێزی پێشمەرگە بەڕاستی ئەرکی دۆیی و ئینسانی و خراپی ڕۆژهەڵاتی کورزانە باشووری کورزانە عافوو بۆیە ناردنی هێزی پێشمەرگە ئەرکە بەنسبەت ئێمەوە کە پێشمەرگە بچێ بۆ کوبانێ بەڵام لە ڕاستیدا پێشمەرگە خۆی ئەم خاتی ئێمە زیاتر ئێشتاکە ئێمە لە پاڵپشتی وڵاتانی دراوسێ و ئەمریکا و ئەوروپا و ئەوانە عنی ئەوان نەبێت تا ئێستا ئێمە وڵاتەکەمان زەمان نییە ئەمانی لەسەر نییە بۆیە پێویستە زیاتر ئێمە دیفاع لە خاکی خۆمان بکەین ناوماڵی خۆمان ڕێخین ئەوێ شەر خاکی ئێمە ئەوان محەممەد لە ڕانیە بەڵێ ئەحمەد دهۆکێ بەێ چاوانی باشی gelek spas kerimke بالك عليك احمد سپاس راستی پێشمەرگە هەمی گەوە چەنگەریدا و هەمی گەوە بەڕێوەزی کرد و پێشمەرگە کەس نەدەژێت بەر پۆرەکی تشتێکی پێشمەرگەی دەستی دیفاعی ملەتی کرد و هەر دیفاعی ملەتیژی کرد وەدی ئینشاءالله هەر پێشمەرگەیەمە سەرکەرتی بێت وڵای کەس نەدەژێت هەیڤەکە دو هەیڤڕاتم نینە ئەوانەوە بینێنە بێ پێشمەرگە سۆز بتوانێت پێشمەرگە ئینشاءالله بە هەر چەنگەری دەبێت ودي هر دفاعش ما جت ان شاء الله بقوات اخذين بله وقال لي ما نصبت هذاك بله سپاس بتجي كايك راسي فرمو راسي ورث سر چاوم والله كاكا سن ماغا ريكلامي بودا كانوا جريان والله ناهل مسيح شرشان ناهل مسينا كوباني بو هي زكموها ينشتي بنزاوية شنا غير بنزا حفظة وشواركز يعني بوندا ودي كبار سيرفار هزار كثر بني روين كاكا يعني شر بوندا دكلي سروكي هرم على كر بيز بكا زياتر نيري ايه كدي يعني لو تنغانت لو انا خوشي تري بوكوباني اي كيدنيت برفل سرو دي بني كم كزت ما يبون نسيو برفل بيا عيب لا فيكون وتي كم كزت بوكوباني لا كاكا من دعوة كارم يعني بشي هزار كس كان بنار با يعني هذا هزار كس بشوبا فنزاوية نفر فيه يعني حفظة وشوار أبيك الدكتور وشتوا زور ممنون كاكا زور ممنون بله سركوت لكر كوكيو بله گیاره پیوندی که پچرا بله برزان چونی پیشمرگی کردستان بو کوبانه لە کوردستانە بێگومان هێزی پێشمەرگی کوردستان لە کوردستانە زۆر جار باستەوە کردێکی مکاسەیە لە جۆری چەک و لە مەسلەی بود موچە و حتا بەغدا کە لەگەل هێزی پێشمەرگی کوردستان یەکێکی لەو خاڵانە کە تا ئێستا جێگەی نەکوکیە بەغدا ئامادەنیە بۆ جە و موچە و حتا ئەسلیحەش بە هێزی پێشمەرگی کوردستان بدا وەکو پارێزەری هەرێمی کوردستان لە هەمان کاتدا باستەوەیەکی کە وەزارەتی پێشمەرگە لەوێشە زۆر خەڵک تەعین کراوە زۆر هەیە بوو نمونە پێشتریەکێک لە بەرپرسە حەزبیەکانی کوردستان وتی 429 هزار پێشمەرگە لەسەر
میلاکی وەزارەتی پێشمەرگی وجودیان هەیە ماشەرگەن لە کاتێکە زۆر کەمتر لەمە ئێستا لە چەپەرەکان لە جەپەکانە تا چەند گرنگە ئەمە هەموو تەسفیە بکرێ خزمەتی هێزی پێشمەرگە بکرێ لەبەرەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکەمان بەردەوام شەڕۆشوقی تیا تا چەند گرنگە منزومەی دیفاعی هێزی پێشمەرگە هێزە چەکدارەکان جیاواز لە هەموو ئاراستەکانی تر زیاتر تەوعیە بکرێن تەسلیح بکرێن بە شێوەیەکی نەوعی ڕابهێنرێن کە بتوانن لە بەرامبەر ئەو هەموو تەحەدیانەی ڕوبەڕووی کورد بنەوە خەڵکی کوردستان بپارێزن. بڵێ دانا لە سلێمانیەوە ئێوارە باش ڕێز سەرچاوم بۆ چەندی پێشمەرگە بۆ کۆبانی بەڕاستی شەیی باشە بەڵام ئەبووە حکومەت جاری پێشەی لەو کردایەوە کە ئەو هێزە ئەنێرێ بری لە شوێنداگی کراوەکانی خۆی کردایەوە بەڕاستی یان بەتەن شوێنێکمان لێدایکرا وەکو مۆسەڵ وەکو شەنگات وەکو ئەشانێرە قەینا بە ئیشان بکەن ئەو پێشمەرگە ئەبینین لە چ وەسعی کاتی پێش ئەوەی ئەم وەسعیدا عەش بێتە ئاراوە کەس باسی پێشمەرگی ناکرد باسی ژیانی پێشمەرگی ناکرد چۆنەژی فەقیرەژی تاژی ئەوەی ئەندا پەرلەمانەکە لە پەرلەمانە شەڕی ئەوەیان کردەوە ژیانی پێشمەرگە خۆشکەن شینی پێشمەرگە خۆشکەن ئیشان بۆ بکەن مەعاشیان بۆ باشکەن ژیانیان بۆ باشکەن لەم کاتەشەکە لە شەڕات ئەبینین چەندەها شوێنە بۆ لە لەم ناوەکانیان ناکەنەوە یارمەتیان نایە لەبەرچی پێشمەرگە دیفاعی لە خاک و نیشتیمانەکە پێشمەرگە دیفاع لە وڵاتەکە تاکە کەسێک کە خۆیان اقتیدای وڵاتە بۆ ئیشان بۆ ناکەن لە ئێستاشەکە چەو بکۆبانی بەڕاستی ئەمە شتێکی باشە لاریمان لەوانێ بەس ئەبوایە حکومەت بی لەو کردایەتەوە شوێن داگیراکان ڕزگار کات ئەمجا بینێرە بە شوێنیشیگا ڕزگار ئامەدی گەرمێ یارە تێلەفۆنای خۆت بوو فەلاح لە خانەقین کاک فەلاح کاکە چۆنی سەرچاو باسی ڕێز و احتراممەیە بوو هەموو کارمەندی ئێنارتی دەنک بە دەنک زۆر سپاس بۆرەستان چاوەگەمی سپاس دەکەم چاوی ئەو پێشمەرگەیە لە ماچەکەم وا بۆ کۆبانیان ڕوان چاوی دەنک وە دەنک هەموو پێشمەرگەکان من خۆم پۆلیسم چاوی پێشمەرگە ماچەکەم دەنک بە دەنک بەڵێ جا زۆر سپاستانەکەم و بەس یەک گلای بیچکمەیە لە کەناڵی ئێنارتی ئێمە لە خزمەت داین چاوەگەمی سپاس دەکەم لە کات کەشەوە بۆ خانەخین دەرناکان جاران دەرتانەکە دیسا دەری ناکەن بەڵێ بەڵێ ئەرە وەڵا خانەقی ناوچەیەکی گرنگی کوردستانە لە باشوور ئێمە ئەوە ئەو سەرنجی تو خۆشحاڵی بۆ خانەخینیەک زۆر باشە بێگومان سەرنجی تا ئێستا گەیشتۆ برادەران ئەوانەی لەسەر ئەو پرسن بۆ خانەقی لە ناو کەش و هەوادانیە کە فعلەن خانەقینیش شوێنێکی هەم مێژووی هەم شارێکی دێرینی باشووری کوردستانە بڵێ وەلە بەرزان بێن بەدانەک و دێ بەردامین NRT تاکە کەناڵی ئەهلی بێلایەن بەڵێ بەرزان دخزمەتەوە داینە چارچوبێت تەوەرێمە ئیرۆوەکو دزانن تەوەرێمە تایبەتە لەسەر هەندێک و سەرروکی هەرێما کوردستانی پەیامێک بەڵاوکردیە لە دوورشاندنا هێزا پێشمەرگین کوردستانی ji بۆ کۆبانێ سەرروکی هەرێمێک و هەمان دەمدا فەرماندارێ گشتیە هێزێن چەکدارن هەرێما کوردستانی واتە بەرپرسێ یەکەم یه هێزی چەکدارên کوردستانی bi pêşmerge hemû yekên din veye ew dibêje ku ev bi tensiq bû digel Emerîka gelek caran Emerîka û herêmê û digel Tirkiya çendîn civînên sêqolî û doqolî encam dane ji bo Tirkiya razî be dibêje jî şandina pêşmerge ji bo Kobanê li serxwasteka Partiyê Ketiya Demokratîkî bi serokatiya Salih Muslim Asiye Abdullah peyê dê bû ku wan daxwaz kiriye hêza pêşmerge weku piştevanî bi Kobanê biçe Kobanê bêguman ser encam hêza pêşmerge hata şandin dibêje jî eger pêwîst kir ew ên hêzên pêtir bişînine Kobanê û dibêje jî ev erkekê me yê neteweye ke pêwîst e cî bê cî bikên bale soran li hewlêrەوە کاتا باش بەڵێ سۆران ئەم کاتێک دەستخۆش بەرنامەکەت جانێ دەکەم بەڵێ بەڵێ من وەڵی ئەمێ باز لە شتێک ئەمە شتەوار بە پێشمەرگەیە بەڵێ من لە 96 پێشمەرگەم تا 2010 بۆ گەڕانەوە هینم کۆتم دەگەڕێمەوە بەرگری لە خاکەم دەکەم بەڵێ ئەوان ژوتیان کاکە دەبێ کەفیل بێنی نازانێت چی من پێم وتم کاکە من دەچم بۆ بەرگری لە خاکەم یان دەکوژیم یان داعش دەکوژم ئەوش گوتی کاکە وەڵای ئێوە وتم ئەگاوە بێمە چۆن یعنی چۆن سەر دەکەوین چۆن یەک ڕێزی و پارێزین ئێوە لێرە باسی یەک ڕێزی دەکەن ئێوە لای داوای کەفیل لە خەرکەکەن ئێوە خەرکە چۆن خەباز کا لە بۆ نیشتمانەکەی وتی دەبێت چەک و سیلا ئەوشتی خۆت دێ وتمە لای هیچم نییە من هاتمە بەرگری لە خاکەم کەمیۆش داوای شتیوا لەم دەکەن یعنی بۆم ناکرێت
دەستخۆش لە کۆتای دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. بەڵێ سپاس بۆ یادانە سەرنجی تۆ گەشتە بێت ئەو ڕەوشەی کە بۆ تو داوا کردەوە و بەم شێوەیە باس بەرسوی تۆ هەبوو. ڕەنجدار لە هەولێرەوە ئەلو باش کاکەوە سەر چاو مەڕێزی کاکە دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. بەڵێ سپاس. وەلای دەستخۆشی پێشمەرگە دوێنەکانیش دەکەینەوە پێشمەرگان ئێستا چینە کۆبانی بەێ وە زۆرێک داواکاریمانەیە ئەوانە کوردن چینێ دەستخۆشیانە دەکەن و کوردان چینە بە زۆر لای خوا قبولراکە یعنی چه عربی دنیا لەبن دیوار قەراتی نێرگەلەی دەچێشتێن پێشمەرگە سینجی دایتە بەرگولەی بەڕاستی خوا قبول ناکە. بەڵێ بەرە داواکاریمانەیە وەڵای عربانە نێرن بەخوای دنیایان تێکدا بەخوای. بەڵێ ئەحمەد دۆکت گەلمێ ئێوار باش کاکە کار باشتر دەستخۆشی دەکەم لە ویستێتە سپاس فعلا وصلنا هكرات وملت كرد الحد شهر باركا وخاصة باشوري اكا قوتك بيشمرجينا بعداش انفال خراطر بالدس خوشيتكم هالوستي وطني واجتماعي ينا توي خاصة وش يجي كذا يعني هر وقت بابي ما بنقول يا قطعبي سرير رومينا بيشمرجا جان في داي حمش ورشانه هندك برادر بيجن جرنگا وزيا وهندك بيجن زي تربط وقالك تربط وبشل تربط فتربن كاكا دس خوشيم واپس مرقاكين ولازم دعابو عم بكين كتوا قيادة نزانتن هكر فيها زيدة تديش هكر فيها زي كيف تشت او خذ فيتن او هاري كاريا بكت هندك مروف وتشتي بجين بس بيجن نشير حميش ولا بين تشتين هيني ناشي بس جنگ هذا بيت بوتنه بيجت بيش مرقا هر شابي حمال ماجدكم هرش خانقيني حتى كوباني بيجي جن بيشمرقة وكسوكار الشهيدة وكسوكار بيشمرقة. بله أحمد لحاجياوة. كاك أحمد لحاجياوة فرمو. والله بصراحة بيشمرقة هيك يقولك راوا. حتى يصير بيشمرقة لا كردستان وعراقي أصدار لك دول بريدة كان هو كانوا الدرجة كانوا مصحف بالرئاسة بخوف الدرجات. بۆ کۆبانێ هەتا ئێستا ێرەختێ تەواوی کۆنتڕۆڵ نەکردووە پێشمەرگە دەنجەنەوەی تا کۆبانێ با ئێرە تەواو بکە با ئێرە تەزگا کابداش پێشمەرگە بنێر تا کۆبانێ چۆن پێشمەرگە ئێستاکان لەسەر حیسابی خۆ بڕۆ وەرە و لێرە هەرۆ بەرە ولا وەرەوە هەرۆ خانەکەین وەرەوە و هەر لەسەر حیسابی خۆی تا ئێستا پێشمەرگەی سوێ نەکراوە پێشمەرگە لەسەر حیسابی خۆی نانی دەکڕێت ئەمە هێواران یەک تەماتۆ خێرن دەدرێت ئێستا لە زەرەرۆی ما ئەوڕۆ هێوارە یەک تەماتۆ خێر داوینی یەکێک سەمونی بەڵێ ئێستا لە کەناڵەکان دەنێری وای دەکرێت هەمە هیچمان نەدیوە بەس قاتیان داوینێ نەمی تاشیان بەڵێ داوینێ فەهیدا لە زاخوت گەلمێ جاني برافوشي گەلێک سپاس. از دستخوشی پروگرامیتات کم ابوکت سر پیشمرگی بەڵێ سپاس. از سپاسیا همیه پیشمرگی کردستانی دکم می ابلو کتی بلی شریدا برایش حریم کردستانی دکت از دستخوشی مازم سروک هیجا مسعود بازانی دکم که او پیشمرگ اهماتین کباره راستی اگر پیشمرگه نبود کوبا نایت رزگار کرنه و از دستخوشی داد که مو سپاس. بله محمد لمخمور. بله يا كاتب باز جلدنك ما بله فرمو. والله هي خوشي حكومة الهرم كردستان ده كان بو رواكتني يزبو كوباني بله كاري شزور باشي قلتون بلان سرمزم يأثر توركا لناو برنامج دانيا بلا لمخمور و دوستر نفر خانه نشین رواني خرماتو بكريتين بول مخمور برگري نکن لو بس خرماتو داعش شلي الحماك هاد لبرامبر ام شوينه دا چه زورت نگیشم سرنجی تو سرنجكم او يعني ما بس من اويات دوستر بيشمرگي خانه نشين لمخمور دفاعنا كان بسنا خرماتو منطقه خانقين وكركوك لو انا ليه ما ترسي جدي تربيه لبرا شنو بوي لو باش بس خوش بله
لەوانێ لەو شەڕ تونتر بێ ئێستا پێشمەرگە دێرینەکانیش بەڕێزان ئەوەی تەجروبەی شەڕی پارتیزانی هەیە لە باشووری کوردستان ئەوانە شێستا بێگومان زۆربیان لە جەپەدان بێتگوێ لە هێزی خۆبەخش هێزی پشتەوانی هەیە لە کوردستانە ئەگەمە بکەینە پرسیارێک تا چەند گرنگە لە زۆرۆفێکی وایە هێزی بەرگلی ملی هەبێ کە جاران پێوت هێز ئەو هێزێک هەبێ هێزی پشتیوانی هەبێ کە خەڵک هەمووی خۆی بەرپرسیار بزانێ هەرێک لە ئەس بەرپرسارەتی خۆی هەوڵ بدا چونیەتی بەرگریکردن لە کوردستان لە بەراوای ئێستا کوردستان لە شەڕێکی فعلیدایە شەڕێکی تند بەرامبەر ڕێکخراوێکی تند زۆر تند لە ڕژێمەکانی پێشوو تونتر ئەمانە دێن کوردستان بە تاوەتی وێرانەکەن تەخت ئەکەن بێجگەلەوە دەست بۆ هێلی سووری کورتە بن کە هیچ ڕژێمێک هەگەرکردش بێ زۆر کاریگەری نەبوو ئەمە دێن وەکو چۆن لە شنگال و زۆر ناوچەی تر ڕێدا حتا لە ڕۆژاوی کوردستانیش ڕووی لە زۆر ناوچەیە مەسەلەی ناموس و شەرەفە کە کورد زیاتر لە هەموو نەتەوەکانی ناوچەکە زۆر احتفاظ بەوە ئەکا کە خاوەن شەرەف و کەرامەت بێ فەرموو لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاقیسەی نەزانم چێکە بینن کە کورد بێ کورد منەتەوەیەکیە زۆر احتفاظ شانازی بە مەسەلەی ناموس و شەرەف و کەرامەتی خۆیەکە لەم چارچەوەیە ئێستا هێزی ژنانیش هەیە بە تایبەتی لە کوبانێک کە سەرنجی هەموو دنیا ڕەکێشەوە چون مل بملی شان بەشانی براکانیان شەڕ ئەکەن بەرخودانەکەن تا چەند گرنگە لە هەموو کوردستان ئەمە پۆلێن بگرێ کە فعلەن هەردوو ڕاگەز پێکەوە هەز بە بەرپرسارەتی بکەم و پاراستنی کوردستان لەبەرەوە ئەمە شەڕێکە تهدید لە هەموو کەسێکێکە کە کورد بێ و نیشتیمانەکەی کوردستان بێ بەڵێ بەختیار لە کەرکووکەوە ئەم کارت باش کاگەکار سەر چاوم ڕێزی دەستخۆشی لە دامەزرێنەرەکانی کەناڵی دادگای گەلەکەم کە ئێمە وامان ناوە وەکو کەناڵی نارتی بڵێ واروە چاوی یەکە بە یەکەی شەروانان و هەموو هەواڵی پێشمەرگە لە هەر چوار پارتەی کوردستان ماتەم ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ دوابەیەکەن ئێمە ئەگەر بمانوێ بڕوانینە دۆخی ئەمڕۆ پێویستی بە ڕێزگرتن لێکێ و جۆگرتن لێکێ و هاوکاریکردنی یەکێ و پاگڕاگرتنی تەواوی لایەنەکانی ژیانمانەیە بە حەقە دانی چونکە هەر بەو پێوەرە ئەتوانین سەرکەوتوی لایەنی مێژووی و هەروەها مرۆڤایەتی و هەروەها دینیمە بەبێ هەر بیر و بۆچونێکی دینی چونکە هەر ئایدەلۆجەیەک کە هاتۆتە سەرام گۆی زەویە بۆەوە هاتووە خزمەت بە بەرژەوەندی ژیانی مرۆڤایەتی بکە بە حەقە دانی بۆیە ئێمە کەم تەرخەمی و دواکەوتن و پێشکەوتن و ئەمانە نابێ بە چۆنەڵێ پژۆ خستن بزانین بەڵکو هەلومەرجەکە وای ویستووە و ئەبێ بەو شێوەیە کارکەین لەگەڵێکە بەڵێ سیروان لە سرێشمە نێچیروان دەڕێت نێچیروان بەڵێ کیڤە کاک نێچیروان نێچیروان لە سرێشمە بەڵێ باشتێ نەگەشتم کەرم کە السلام عليكم. عليكم السلام. پێشەتی دەستخۆشی لە هەر هەموو پێشمەرگەکانەکە من خۆشم پێشمەرگەم. بەڵێ. ئێستا لە دەوام حالیان. بەڵێ. سەری ڕێز دانێنم بۆ دایکی شەهیدان بە تایبەتی ئەو دایکی سێ شەهیدەکان ئیتازا. بەڵێ. داوا لە جەنابی سەرۆک بارزانیەکەم ئیشاڵڵا سەردانی ئەمدا کە شەهیدە بکە بەڕاستی زۆر پێویستە. بەڵێ. چونکە زیران یعنی زیرانی منن بەڕاستی وەزیر ماڵیشان زۆر ناخۆشخانیان نییتیان نییە ئەوانەیە کە سیدەکان بوون نانیە لە سیدەکان لە سۆران بوون بەڵێ خەڵکی سیدەکانە لە سۆران بوون خەڵکی سیدەکانی برادووسەکانن بەڵام لە سۆران دانیشن بەڵێ بەس داوا لێبوردنیش لەو برا بە ڕێز دەکەم مەرێ دەنابی سەرۆک پرۆزێدا با لە خۆی تۆبە بکات کە دەنابی سەرۆکەوە دوومانگە ناو ماڵ و منداڵی خۆی نییە بەڕێز ئەو داوای لێبوردن لە جەنابی سەرۆک بکە بەڕێز ئێمە بەداکو با بەوە قوربانی جەنابی سەرۆکی تێنەگەشتم ئەو دوای لە بۆرینە لەسەر چێ یەکەکانی چیروان لەسەر خەت بێ ئەخەوەی گوت جەنابی سەرۆک پرۆزێدا زەباریاوە نازانم چیەکە من تازە قەتحت کرد پێشی ئێستا من ئەو کابرا بەچی گوتی جەنابی سەرۆک پرۆزێدا زەباریاوە نازانم چیەکە بەرحال سپاس زۆر دەنگی توازەح نەبوو وەکو کاک نێچیروان وتی پێشچەندێک لە زومار سێ برا پێکەوە شەهید کران سێ برا پێکەوە شەهید کران بێگومان هەرسێکیش خەل برا دۆستیان بوو لە سیدەکان ئەڵێمالیان لە سۆرانەوە وازیان زۆر خراپە وازی مادیان دایەکیشیان لە جێگا کەوتووە نەخۆشە ئەڵێ هیوادارم سەرروکی هەرێم سەردان بکە بەریەچەندێکیش بەرەزا پشتی ئەف بڕیارە سەرروکی دەرچووی یا سەرروکی هەرێما کوردستانیش بووکو دوو برا بە هاوڕا ناچنە جەپە زاخۆ ئێکی پەیوەندی کرد پەیوەندی بە وتی سێ برایەتمت گەلبابێمە هەرسێک زومار شەڕیدانە سێ براوت گەلباب ئێکش ماڵەمە نەمایە بوو
بو چار عائلان مالک داب چنه جپی بو ایک ناچیت آن دو ناچن بو هر چار پیوه تا چند گرینگ بریاره کوسروی کریمه پشتی وی که درچوی بهتا پراکتیزه کردن سرارده بله علی لداقو قوا لا كاكتر کاک علی سر چاهم لا وجد ركانش لا راسيات ورقة جنابة جرينجا وبداي من شو جرينجا شوني يجيش مركز جاي كده كم يصير أو جرينجا بداي مشكلة ما فيش بعدين كده جرينجا هذا اللي كده جنب راكاني والله سنة جرينجا وأنيت سنة زورا ولا راسي شو أجر هذا كده كم يصير شو نجوا يعني كشف يعني شو اللي لوري معناته جرينجا ولا رينا تويشوا زور جرينجا شو كده كده خلق كردستان تيجي بهالكاري خلقاني ترى ولا خلقاني ترى لا براغامان لكوباني كتير شيء عم يعني هو تيجي دعني ما كبخم يعني وإنه يتر أوان يعني شيء جوري أوان ترى يتون كوماجين يتون في زغل عليه ما دام خلق شو براغان يعني كردستان ده يعني هو بأهمية وريدة جنوب بلاي أنا وكلين جابويا قويا شو نكال زور كلين هو كاتكل شيء زور كلين أو قوتش كثير أنا كلين شوية سوان لوري إمكانية رنجة شكل طولي سربازي كورو كم يعني ولكن ويانا شارك بله هر كله هولر باشی کاکه کار قال لك سپاس كرم که کاکه کار پیشکی دست خوشیل برنامه تد کم بله سپاس بوده اگر پیچه که وقتی جدا من از وکی پشمرگی که دید گرتا خوم بله کاک هرکی كرم که بزانین کاکه کار دست خوشیل همین پشمرگات که متعبتی او پشمرگیت چویا کوبانه دوی اره بس دوی يعني من هندك پشمرگی تبو هندك اوان کسید که تایواندید کن بحثی پشمرگات کن و روشا پشمرگی نزانن هل راتنا او تلفونید کن بحثی پشمرگات کن رضا احترام اللي تبو خوشكك الأفين خانت أفين دول حبلين تلفون كده بس كافشوان بي متي بارتي بوبي همي كردستاني و هر بارتي كردستاني و نو که پشمرگی چوی پینجا پشمرگی کتیه بله اگر کاک هرکی زیادتر قصب که بله فرمو هفته پشمرگی هفته پشمرگی پارتی جراسی اشتاد يعني باش مين پشمرگی همین پشمرگی کردستانه نه پشمرگی کتی پارتی اونه بله کاک هرکی ویکش مشکلایه مزایده کردن پیزا پشمرگی و دمه که دایزا پشمرگی که چوبی تدگل حزب که جی تر چه مؤسسه دینه با چه بکت یعنی تو پشمرگی دخوازی ولات خو پاريزي دی چوی دزگی او یه مختص پنده سرپرشته و ملفت کرد وزارت دبیجن اشتا دست وردان هه هشتا مزایدات حزبی نه نظام چنه نظام چنه نزا پشمرگی اصلا کورید وی ملتینه اف ازا کردستان د پاريزه ایدیف حزبجی سر حساب دنگ ملتی و اراده ملتی و خلقی هه اگر خلق نبیت اف حزب کال کی بده هبیت شبرندجی پشمرگی فعلا هزکه وكو إرادة هزك نجتماعية تاچان گرینگه إدارة كرنا هزا پشمرگی إدارة كرنا که نجتماعية راستقينية نتایبید مزايدات أحزابا سر پشمرگی نچید شبركو پشمرگی ملك نتويه که پاريزاري نتويه که نه حزبكا بچوك اف حزبت كرداجي وكو انزان بارزان كسي شوانا حزبت وصاين مازنينه كو تعبير النيفا كرداجي بكن هر ايك شوان نسبيه 20 صاد 10 صاد 5 صاد نظام چه قال ايك شوان البارچه که 10 صاد 30 صاد نظام چند صاد كواتا پشمرگه پاريزاري ولاتي يعني همو حزب تا چان گرينگه ويل برچاف گرن بله تماشا من جامي ودارين سرنج خلقي كردستان برای بشيكي گشتي بيت چون يزي پشمرگه بو كوبانه او سرو كهري مشاله پيويز بكاي ميزي زياتر روانه كوبانه كن ليس دال سر عردي واقع تاچن كرد تاناي پاراستني خويو نتوو خاكي هي كلا زوربي انتداء بو زوربي حروبكاني پيشتري نيوان امبراطوركان و دواتر استعماركان و چي كرد گەورەترین زەرەری بیوە سوتەمەنی کە زۆر ئاسانی دەستیان بینیوە بەڵام لە ئێستادا کورد تۆکۆ بینن لەسەر عرد خۆیە پارێزێتە چەند گرنگە ئەمە پێش بخرێ بۆ ئەوەی کەمترین زەرەر لە کورد بدرێ بە تایبەتی لەم چارچەوەی ئەم سیڕایی ئێستا لە ناوچەکە هەیە حتا سوبەهی ئەم بەهەفت گەهین